ئەمە دیمەنی لێدان و سوکایەتیە بە پاسەوانەکانی لاهور شێخ جەنگی لەلایەن چەکدارانی یەکێتی کە ڕووز کراونەتەوە و لێیان دەدرێت و یەک لە چەکدارەکانی دەڵێت ئەمانە لاهوری. ئەمانە لاوریەکان بەریان دوای ڕووداوەکانی لالەزار و هێرشی باخۆڵتاڵەبانی بە تانک و زرێپۆش و درۆن و باجار بۆ سەر لاهور شێخ جەنگی ئامۆزایی زیاتر لە 30 کەس کوژرا و بریندار بوون و ناسنامەی دەیان چەکداری هێزی دووپشکیش دیار نییە. بەبێ زانیاریەکانی پایتەخت میدیا ناسنامەی دەیان کەس لە پاسەوانەکانی لاهور شێخ جەنگی دیار نییە و یەکێتی ئامادە نییە چارەنووسیان ئاشکرا بکات چونکە بەشێک لەو چەکدارانە کوژراون و شوێن بزر کراون. سەرچاوەیەک لە بەرەی گەلەوە ئاشکرای دەکات کە لەم شەڕەدا دەیان کەس لە سەربازانی هێزی دووپشک کوژراون و تەنانەت دوای دەستگیرکردنیان قەتڵ عامیش کراون. ئێستا خێزانی دەیان کەس لەو کەسانەی پاسەوانی لاهور شێخ جەنگی بوون و لە هێزەکانی دووپشت بوون هەرۆشن بۆ ئەوەی چارەنووسی کوڕەکانیان بزانن کەچی یاسایش و دژە تیرۆر و کۆماندۆی یەکێتی ئامادە نیە هیچ زانیاریەک بە خێزانەکانیان بدات و تەرمەکانیان ڕادەست بکاتەوە.